ئامانجی ئەم فیستیڤاڵە ئەوەیە کە کولتور و زمانی خۆمان پارێزین چونکە کولتور چەشی ئێمەیە ئەگەر ئەم کولتورە نەبێت واتە ئێمە دەوڵەت نینە نەتەوە نینە بۆیە ئەم فیستیڤاڵە ئامانجێکی زۆر بەهێزی هەیە و فیستیڤاڵێکی زۆر خۆشە دەتوانێت هەموو کەسێک بەشداری لێ بکات. دووسەد و پەنجا قوتابی بە شێوازێکی کارا لە 6 بواری جیاوازە کە بوارەکان بواری شعر نووسین، شعر خوێندنەوە، داڕشتن، وەرکشۆپ، کورتەفلیم، گۆرانی وتن ئەم بوارە جیاوازانەدا بەهرەی تایبەت قوتابیەکانمان بەشداریان تیا کرد. لالاییت را بگذار برای خودت چه خوب میشد اسرانه مهمان خودت باشی بانو دەستخۆشی دەکەم لە دادەنەرمین بۆ خوڵقی کتێبێک ئافرەتێک خانمێک ژنێک وەختێک دێتە نێو عالەمی نووسینەوە ژنان لە نووسیندا ئەنسافیان هەیە لە تەرجمەدا خەیانەت ناکەن. ئیشەڵڵا میدوارم بتوانم کە ئەو کەسانێک کە کتێبەکەم دەخوێنەوە ئەو کەسانێک کە نەزەری لەسەر دەدەن بتوانم ڕازیان بکەم و لە کتێبەکەم ڕازی بن. هەر ئینتقادێک هەر نەقدێک هەر شتێکیش کە هەبێت ئەمن بەدڵ و بەجیان قبوڵی دەکەم. بەسەر خەتەکەیە ئافرین ئۆتۆمبیل نەما سەوز بوو فەرمونون یاڵە ئافرین لە چەپڵیان بۆ لێبەن دایکەکان مەبەستمان لەم چالاکی ئێمە وەکو باخچەی ئایندەی کوردستان بەردەوام بیر لەو ڕێگا جیاوازانە ئەکەینەوە کە پەروەردەی مناڵی تیادا بکەین مناڵی باخچە بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە نەوەیەکی هۆشیارتر و نەوەیە کە سەلامەتی و پارێزگاری خۆی باشتر بزانێت لەم نەوەی ئێستا. ئەمڕۆ لەناو ئەم شەقامەدا لەگەڵ هاوڕێکانم یاری دەکەم زۆریش دڵخۆشم و ئەوەش فێر بووم کە لەناو ئەم شەقامەدا دەبێت ئەو کاتێک کە دوای بپەڕینەوە دەبێت سێری ئەم لاولا بکەین. ئەو مناڵانەی بە پاسکیلەوەی نێرن و ئەوانەی کڵاویان لەسەرا